گەر مامۆستای کیمیا و فیزیا لێمان عاجز نەبن مامۆستای کیمیا ئەڵێ HCl وە نییە مەسەڵەن ئەڵێ H2O ڕاستە H2O کابینی ئایا گەردی لابینین بە نمونە یان مامۆستای فیزیا ئەڵێ وزە بەڵام ئێمە باسی مەسەلەن گوێیەکەین ئەو گوێ لە خۆمان ناهەیە باسی بەرجەسێ دوانە فەرمی لە چۆن لە جەسەی خۆمانە هەیە زیندەزانی پۆلی 12 زۆر خۆشتر و ئاسانترێکە لە چاو زیندەزانی پۆلی 11 حتا توانین بڵێن پۆلی 10 چونکە باسی لەشی مرۆڤ خۆیەکە گەر مامۆستای کیمیا و فیزیا لێمان عاجز نەبن مامۆستای کیمیا ئەڵێ HCl وە نییە مەسەڵەن ئەڵێ H2O ڕاستە H2O کابینی ئایا گەردی لابینین بە نمونە یان مامۆستای فیزیا ئەڵێ وزە بەڵام ئێمە باسی مەسەلەن گوێیەکەین ئەو گوێ لە خۆمان ناهەیە باسی بەرجەسێ دوانە فەرمی لە چۆن لە جەسەی خۆمانە هەیە بۆ یەک مامۆستا ئاماژەی پێدا وەکو دێوەزمەیەک سەیری مەکەن یعنی خۆشترین بابەت زیندەزانی پۆلی 12 زانستیە جا ئینشەڵڵا ئێمە لە پەیمانگای سلێمانی وەکو ساڵانی پێشوو ئەم ساڵیش پلانی خۆمان هەیە بۆ ئەوی بتوانین ئەو فێرخوازانەیان ئەو خوێندکارانەی دێنە ئێرە سوودێکی باشیان پێ بگەێنێت طبعاً ئەبێ خوێندکار خۆی یەکلایی کاتەوە بۆ خوێندنەکەی لە ڕاستیە هەنی بۆ نمونە خوێندکارێک لە پۆلی 11ەیە ئینشەڵڵا بۆم خوێندکارانی کەم ساڵ لە پۆلی 11 هەنگاوێنن بۆ پۆلی 12 ئینشەڵڵا بە سەرکەوتووی هەمان هەنگاوێنن بۆ پۆلی 12 و پۆلی 11 تێپەڕێنن طبعاً خوێندکار زۆرە دەسێت لە پۆلی 12 مامۆسایان و ئازانیتە پۆلی 12 کۆتایی دنیاە من هەموو جارە ئەم قسێ بە خوێندکارەکانم مەڵێ ئەڵێم تۆ 11 ساڵا خوێنیت ساڵی وا هەبوویان تاقیکردنەوەی وا هەبووە وتوتە خوایەکیان بەس ئەم تاقیکردنەوەیان نەجاتم بێت بەس ئەمە ناجح بم بەس ئەمە دەرچم ئیتر هیچم ناوێت پێش پەڕیوە پۆلی 12 ژەر عینن شتە ینی هەر عینن بابەت ینی تۆ ئەزمونێکی زۆرە هەیە لە تاقیکردنەوەی بابەتەکانە بەتایبەت بۆ زیندەزانی بۆ ئینشاڵڵا ئێمە هەوڵ ئەین زیندەزانی بۆ خوێندکارەکانمان ئاسانکەین طبعاً چ لە ڕێی ڤیدیۆ بێت چ لە ڕێی هەڵکاری بە چ لە ڕێی وێنە دروستکردنەوە بێت ینی هۆیەکانی فێرکردن زۆرە ئێمە بتوانین بەکاری بهێنین ئمە هەمومان لە پەیمانگای سلێمانین بۆیە ئێوەش پەیمانگای سلێمانی هەڵبژێرن ناونیشان پەیمانگای سلێمانی گەڕەکی مامۆسایان بەرامبەر پارکی ئازادی